سڵاو ئەم کاتتان باش دیارە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرمە هەرێمی کوردستان بەشیشی زۆری لە شار و شارچکەکان ڕوبەڕووی کەم ئاوی و نەبوونی ئاوی دەبنەوە شوێن بۆ شوێن جیاوازی هەیە و لە ساڵانی ڕابردوو چەند مەبلغێک پارە بڕەپارێک تەرخان کراوە بۆ چاکردنی ئاوی ئەو شوێنانە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بازدەوە کراکە لە شارۆچکەی چەمسەماڵ بە 14 ڕۆژ جارێک 15 ڕۆژ جارێک چەند کاتژمێرێکی کەم ئاو دابش دەکرێت. دەمێ ئاماژە بۆشکە کە لە ساڵانی ڕابردوو چەند پارەیەکی زۆر تەرخان کراوە بۆی کێشۆگرفتی ئاوی چەمسەماڵ 400 بکرێت. سەبارەت بەم بڕەپارانەی کە لە ساڵانی ڕابردوو تەرخان کراوە بۆ چەمسەماڵ و تا ئێستا پرۆژەکانی پێچانەکراوە. من ئێستا لەگەڵ پەرلەمانتار عەلی ساڵح قسە دەکەم. کاک عەلی سڵاو لێبێت ئەگەر بێت ئێرە پێمان بڵێ ئەو بڕەپارانە چین و چەندن و بۆ چ پرۆژێک تەرخان کراوە؟ ئێمە لێکۆڵینەوەیەکی تەواومان کردووە، ڕاستی حکوومەتمان کردووە. 3 بڕەپارەی گەورە تایسە بۆ چارەسەری کێشەی ئاوی چەمسەماڵ تەرخان کراوە، هیچی خەرج نەکراوە. لە ساڵی 2012 لە شیرینی نەوتەوەی کۆمپانیا نەوتەکانیاندا 123 ملیۆن دۆلار تەرخان کرا بۆ ڕێکێشانی بۆری ئاوی گۆبتەپە چەمسەماڵ. کۆمپانیای نۆکان ئەبوو تەنفیزیکە یا ڕێکەوتە بوون تەنفیزیکا پارەکە چۆ بانکی کوردستانی ئەهلیەوە، پرۆژەکە نەکراو، پارەکەش خەرج نەکرا بۆ پرۆژەکەم. پارساڵ نزیکەی 8 میلیارد دینار عینی شت بۆ هەڵکەنی بیر و بۆ پرۆسەی تەنکی و بۆری و ئەوانە تەرخان کرا بۆ چەمسەماڵ، هەر هیچی خەرج نەکرا. ئەم ساڵیش لە مانگی چوارە بە فەرمانی سەرۆکی حکوومەت 7 ملیۆن و 45 هەزار دۆلاری دیکە تەرخان کرا بۆ هەر ئاوی بۆری ئاوی گۆبتەپە چەمسەماڵ، تا ئێستاویش هیچی خەرج نەکراوە. یعنی ئەمە پرسیارێکی زۆر جدی، ینی هیچ شوێنێ نییە لە کوردستانە دۆخی ئاوی لە چەمسەماڵ خراپتر بێ، هیچ شوێنێک. تەبعاً ئاوی ژێر زەویەکەشی سوێرە بە کەڵکی خواردنەوەوانە، بەڵام 3 جار بڕەپارەی گەورە بڵێن تەرخان کراوە و هیچی نەکرێ و کەسیش لە حکوومەت نەیە پرسیاری ئەمە بکا بڵێ ئەمە چی. دەبێ پرسم ئەو بڕەپارانە بڕیاری تەرخانکردنی بۆ دەدرێت، بەڵام پارەکە سرف ناکرێت. لە کاتێکدا ئەو بڕیانە کە دەردەچن لەسەر با بڵێن میزانی حکوومەت لەسەر بجێ حکوومەت حساب دەکرێن. طبعاً ئەوەی یەکەمیان وەکوتم 123 ملیۆن دۆلارەکە لە پارەی نەوت بوو، ینی پارەی حکوومەتی هەرێمی کوردستانیش نەبووە، ینی پاییش پارەی حکوومەت نەبووە، شەریکاتی نەوت تەرخانیان کردبوو. پارەکە وەرگیرایە. بەڵێ بۆ شەریکاتی نەوت وەریان گرت، دەڵێم ڕۆشتە بانقی کوردستانی ئەهلیەوە پارەکە و دوای خەرج نەکرا. ئەو دوانەکەی دیکەش بە بڕیاری سەرۆکی حکوومەت تەخسیسی بۆ کراوە، بەڵام لەکوێیە بۆ نەکرا چی نەکرا، ئەمە پرسیارە جدیەکەی. ئێمە بە یادداشت و لێکۆڵینەوە ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانمان کردووە و داوامان کردووە جوابمان بنەوە. ئەو بڕەپارانەی کە تەرخان کراون بۆ چەمسەماڵ و دەوروبەری تایبەت با کێشەی ئاو، ئەگەر پارەکان وەک خۆی جێبەجێ بکرابن، پرۆژەکان جێبەجێ کرابن، کێشەی کەم ئاوی چارەسەر ئەگەر هەر پەش پارەی شەریکاتی نەوتەکە تەرخان کرا، پارەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە 2014 کێشەکە چارەسەر بوو، بەڵام نەکرا، کەسیش پرسیاری نەکردبوو. باش ئەم دەمێ پرسیاری وکەم، ئەو پرسیار نەکردنە یاخود بە دووادانە چوونی حکوومەت لەم بڕیار و تەرخانکردنی پارانە هۆکارەکەی چی ئەوەندەی تۆی خۆی بەشێکی سەرەکی هۆکارەکەی دوو ئیدارەیە. مەسەن بۆ نمونە دوێنێ باسی ئەوە کراوە 6 میلیارد دینار تەرخانەکرێ بۆ ڕێگەی کەلار دەربەنی خان، لەم نیوەرگرە ناکری، ینی ئەوە نییە ڕەش بین بم لە واقعەکە ێزانم. مەسەن ماوەیەکی تر ئەڵێن ئەبێ لە داهاتی سلێمانی خۆی بێ، لە سلێمانیش ئەڵێن داهات نییە، کەواتە ناکرێ. ینی هەموو بڕیارانەی کە ئێستا ئەم سەرۆکی حکوومەتەیدا بۆ سنووری ئیدارەی بۆ پرۆژەکان، بۆ خەدەمات، بۆ ئیدارەی سلێمانی و گەرمیانە بێ لە داهاتی سلێمانی خۆی بێ. لێ ئەوان ئەڵێن داهاتمان نییە، ئێتر بێ و خەڵکە بێ ئاو بێ، بێ جادە بێ. ینی قەرەباڵغترین ڕێگەی کەلار سلێمانیە، دەربەنی خان کەلارە، یەکسایدیش نییە، نەماتەوە یەکسایدەکە شتێک چوو، هەرچی جادەیە وەساوە، هەرچی پرۆژەی ئاو دێریە وەساوە، سەدەکان وەستاون، هەموو شتێ وەستاوە لەو سنوورە. ڕۆژانە پرسیارەکەی ئەڵێن ئێمە ئەمری سەرفەکەمان کرێ لە داهاتی خۆیان بێ. بۆیە بوونی ئەم وەزارەت و ئەنجومەنی وەزیران وانە لەم فۆرمی دوو ئیدارەیە بوونیەکی زیادە. عەلی بەڵێ بەڕێزان، ئەوەی گوێتانێ بۆ ئەمە نوێترین زانیاری و لەسەر ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە بۆ ئاوی چەمسەماڵ و تاکو ئێستا هیچ یەکێک لەو بڕەپارەکان نەچۆتە باری جێبەرجێکردن و خەرج نەکراوە، چێشۆ گرفتی کەم ئاوی لەو سنوورەی پێ چارەسەر نەکراوە.